وهروها فضيلتي تر ومنقبيشي تر وأخلاق وروشتي جواني تر أبو بكر رضا ورحمتي خوای لێ بێ کە ئەوە بوو زۆر ئازا بوو و زۆر شوجاع بوو و زۆر قارەمان بوو کاتێک کە ئیسلام پێویستی پێی ببوایە. بۆیە ئەمەش هاوڕێیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە شایدی بۆ ئەدەن. یەکێ لەوانە عەبدوڵای کوڕی ئیمامی عومەرە لە ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تازە بوو بە پێغەمبەر ئەڵێ لای کەعبە ڕاوەستا بوو. ئەڵێ عوقبەی کوڕی موعیەط ئەم ڕووداوە ئیمامی بوخاریە ئیجێڕێتەوە. ئەڵێ هات بۆ لای ئەڵێ ڕاستە کە تۆ ئەڵێی خەڵکی دەبێ واز لە بتپەرستی بێنن و تەنانەت خوای پەروەردگار بە تاک و تەنیا بپەرستن. هەموو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وڵام داوتی بەڵێ لە گرتی بە شان پێغەمبەرە صلی الله عليه وسلم و پۆشاکەکەی ڕاکێشتە تا وای کرد کە پۆشاکەکەی گردن و ملی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەسر کرد. عەبدوڵای کوڕی عومەر ئەڵێ کەس نەیوێت ئیسلامەتەکەی خۆی ڕابگەێنێ و ئیعلانی کە ئەڵێ بەڵام ئەبوو بەکر کە بینی ئەو پیاوە ئاوها نامەردایەتی و بێڕێزی ئەکا لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەڵێ یەکسەر پەلەماری عوقبەیدا ئەوەی پێوت ئەتەقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم بۆ ئێوە ئەو پیاوە ئەکوژێن تەنانەت لەبەرەوەی ئەوە نەتان پێڵێ خوای پەروەردگار بە تاک و تەنیا بپەرستن و لە کاتێکدا چەندین بەڵگەی هاوردێتەوە لەسەرەوەی کە بەس خوا حەقە بیپەرستی. ئەڵێ ئەو بوو خۆشەویستان کە کافرەکان ئیتر پەلەماری ئەبوو بەکریاندا و لە ڕوایەتێکی تردا ئیمامی عەلی گێڕێتەوە ئەڵێ زۆریاندا لە ئەبوو بەکر ئەڵێ گەلێکیاندا لە ئەبوو بەکر وازیان لە پێغەمبەر محەممەد هاورد صلی الله عليه وسلم چۆن ئەڵێ بە یەکێک بڵێ هەموو گیانی بشکێنێ ئەڵێ ئەوها ئەبوو بەکریان لە زمان خست ئەوە نەیان لێیدا بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبوو بەکر جۆی لێ نەبوو چونکە ئەو لێدان و عەزێت و ماندوو بوونا لە پێناوی خوای پەروەردگارە. ئەمە وای کرد کە ئیمامی عەلی ئەڵێ لەوێدا ئیمامی عەلی دەستی کرد بە گریان بە موسڵمانانی و چونکە ئەو موقفی ئەبوو بەکری هاتەوە بیر دەستی کرد بە گریان وتی پێم ناڵێن ئەبوو بەکر باشترەیان ئیماندارەکەی ئالی فرعون. ئەڵێ ئەو بوو کەس جوابی نەدایەوە. ئەڵێ ئەمجا سوێنە خوا ئیمامی عەلی وتی واللهی سەعاتێکی ئەبوو بەکر هەزار سەعاتی ئەو ئیماندارە دێنێ کە کاتێ خوای پەروەردگار لە سورەتی غافر ئیمانداری ئالی فرعون بوو لەبەرەوەی ئەو ئیماندارە ئیماندار بوو لە قەومی فرعون بەڵام ئیمانی شاردبووە ئیمانی ئیعلان ناکرد بەڵام ئەبوو بەکر زۆر بە مەردانە و زۆر بە ئازایەتی و قارەمانێتی ئیمانی خۆی ئیعلان کرد. واروها ابن القيم رحمتي خوای لێ بێ ئەڵێ ئەبوو بەکر نەک هەر باشترە لە مؤمنی ئالی فرعون بگرە باشترە لە مؤمنی ئالی یاسینش ئەو ئیماندارەی خوای پەروەردگار لە سورەتی یاسین باسێکە چونکە کاتێک کە ئەویش زاری وەزعەکە کەوتە خەتەریات و خەریکە پێغەمبەری ئەو سەردەمە بکوژرێ ئیعلانی ئیمانی خۆی کرد و کوژرا بۆ چەند ساتێک جیهادی کرد. ابن القيم ئەڵێ بۆیە ئەبوو بەکر باشترە لە ئەو ئیماندارەی سورەتی یاسینش وەرەوەی هەموو ژیانی لە جیهاد و لە غەزا و لە تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگار بردەسەر.